قسە باسکردنە لەسەر بابەتی نووسینی ئەدەبیات یاخود نووسینی شعر کە بە پێی قۆناغ و سەردەمەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە هەر لە دەستپێکی نووسین و بابەتی هوەری و چجای ئەدەبیش بێت لە سەردەمی یۆنانیەکانەوە هەتا ئێستاش بە پێی سەدە و بە پێی بارودۆخەکان گۆڕانکاری بەسەرهاتوو و هەریەک ناو بنەما و ڕێسا و تایبەتی خۆی هەبووە لە ڕووی نووسین و شێوازی تەکنیشی نووسین و هەروەها شێوازی بابەتە هوەرەکانی ترکە هەیە. یەکێک لە بابەتەکان بە ناوی نووسینی ئۆتۆماتیکیە کە کتێبێکی لەسەر دانراوە بۆ قسەکردن لەسەر بابەتی نووسینی ئۆتۆماتیشی کە ئەمە لە سەدەی بیستەم و لەگەڵ سەر هەڵدانی سوریالیستەکانەوە ئەم بابەتە بۆتە بابەتێکی گرنگ لە نێو ئەم ڕێبازیە و قسەیان لەسەر کردووە پەیڕەوی کراوە. ئەوی شێوازی نووسینی ئۆتۆماتیکیە بۆ خۆی کە ئەمانە ستایل و تایبەتمەندی خۆیان هەیە لە ڕووی نووسینەوە. لە دووتێم کتێبەیە دیارە بە ڕوونی ئاماژی پێدراوە کە ئەم شێوازە باسکردن یاخود جەختکردنەوەی تایبەتە لەسەر چی. لە دووتوێی 405 لاپەڕەدا کتێبی نووسینی ئۆتۆماتیکی لە شعری نوێی کوردیدا نووسینی سالا کەریم حسێن چاپ و بڵاوکرایەوە و کەوتە بەردەستی خوێنەرانی. ئەم کتێبەیەکی ترە لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و پەخشی سەردەم. لا پێشەچەم کتێبەدا هاتووە نووسینی ئۆتۆماتیکی وەک سەرێکی تری میکانیزمی هوەری نووسین لای سوریالیستەکان دیاردێکی گرنگ و جێبایەخە کار لەگەڵ سەرهەڵدانی ڕێبازی سوریالیزمەکاندا لە سەرەتەکانی سەدەی بیستەمەوە شانبەشانی ئەو ڕێبازە گەشەی کردو و پەیڕەو کراوە بەڵام شعری کوردی درەنگ پێی ئاشنا بوو تا ئێستا لە ناوەندی ڕۆشنبیری ئێمەدا بە چاوڕوونی و ئاشنایەتیشی ئەو تۆ لەبارەیەوە نییە. ئەمەش تا ڕادێک شتێکی نامۆ نییە چونکە لە هەموو دنیادا هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی کاریگەری و هەژمونی خۆی بە سەرکایی ئەدەبیەوە هەیە.